بوونەوەی ڕاوێژکاری فراوانی کەنەکە لە شاری کەرکووکی باشووری کوردستان دوو ڕۆژی خایاند و ئێوارەی دوێنێ بە خوێندنەوەی ئەنجامنامەکە کۆتایی پێێنرا. نوێنەری تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستانیش تێیدا بەشدار بوون. با بزانین سیاسیەکانی کوردستان لەسەر ئەنجامەکە لەسەر چی ڕێکەوتون. ئەنجامنامەی کۆبوونەوە بەرفراوانەکەی کەنەکە و لایەنە سیاسیەکان لە کەرکووک دوێنێ ئێوارە لەلایەن ئەندامی کەنەکە پەروین سەعیدەوە خوێنرایەوە و تێیدا هاتبوو. دەبێت پەرلەمانی هەرێم کارا بکرێتەوە، هەروەها حکومداری هەرێم بە سیستەم بکرێ، ئەویش لە ڕێگەی جیاکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەت و حیزب لە یەکتر. دەربارەی داهاتی نەوت و داهاتەکانی تری هەرێمیش لە ئەنجامنامەکەدا هاتبوو. دەبێت داهاتی هەرێم لە دەستی حیزب بێنرێتە دەرەوە و سندووقێکی نیشتیمانی بۆ دروست بکرێ کە بۆ هەموو گەلانی باشووری کوردستان بێ. هەروەها دەبێت لە پەرلەمانەوە یاسا دەربکرێت بۆ ڕێخستنی کەرتی تایبەت و کەرتی گشتی بە شێوەیە کە لە بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکدا بێ. لەسەر قەیرانەکانی هەرێمیش تێدا هاتبوو. پێکێنانی بۆردێک بۆ دەربازبوونی هەرێم لەو قەیرانەی کە دروست کراون دەبێ هەوڵی هەرچی زوو دابەشکردنی موچە بدرێ، ئەو کات دەبێت کەرامەتی مرۆڤ ڕێزی لێ بگیرێ و یاسا سەروەر بێ. دەبێت مافی ڕۆژنامەوانان و ئازادی ڕادربڕین بپارێزرێن و هەمووان لەبەر یاسادا یەکسان بن. لە ئەنجامنامەکەدا لایەنەکان ڕێکەوتون لەسەرەوەی کە دام و دەستگاکانی حکوومەت بە حیزبی نەکرێن، هەروەها شارەکانیش بە ڕەنگی حیزبی ڕەنگ نەکرێن. هاوکات دەبێت ژنان و گەنجان لە گشت ناوەندەکانی بڕیارداندا بەشداریان پێ بکرێ. دەربارەی پەیوەندی نێوان بەشەکانی کوردستانیش لە ئەنجامنامەکەدا هاتبوو. دەبێت سنوورەکانی نێوان بەشەکانی کوردستان بۆ هەمیشە بکرێنەوە، بە نمونە کردنەوەی دەواازەی سنووری سێمێڵکە هەرچی زووە. دەبێت دش بە پلانگەڕی و داگیرکاری هەر وڵاتێک لایەنە سیاسیە کوردەکان دەنگیان بکەن بە یەک. هەروەها تەواوی لایەنە بەشداربووەکانی کۆبوونەوەکە داوای ئازادی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلانیان کرد. بۆ پرسی سازدانی کۆنگرەی نەتەوەی کوردستانیش چەند خاڵێک دیاری کران کە تێیدا هاتبوو. دەبێت کۆنگرەی نەتەوەی کوردستان هەرچی زووە ساز بدرێ و کەنەکە سەرپەرشتیە و پرسە دەکا، چونکە نوێنەری تەواوی پارتە سیاسیەکانی هەر چوار بەشی کوردستان تێیدا بەشدارن. هەروەها دەبێت زۆرینەی پارتە سیاسیە کوردەکانی هەر چوار بەشی کوردستان بەشداری کۆنگرەی